بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان ئەمڕۆ دەمەوێت باسی بابەتێکی زۆر گرنگکەم ئەویش بوونی خوێنە لە میزدا. هەڵبەتە بوونی خوێن لە میزدا سروشتی نییە و دەبێت چارەسەری تەواوی بۆ بکرێ. پێش چارەسەرکردنەکە ئەبێ هۆکارەکە بدۆزینەوە. زۆر جار چارەخواز دێت بۆ لامان ئەڵێ دکتۆر میزەکەم خوێنی تێدایە. جا ئەگەر بە چاو بیبینە یان لە ڕێگەی فەحسی تاقیگەیەوە دوا بە دوای ئەوە ئێمە کۆمەڵی پشکنینی بۆکەین وەکو سۆنەر و ئەشیعە و جاری واشەیە پێویستی بە نازوورە. بۆ نمونە چارەخوازێکمان سەردانی کردین تاکە شەکوایەوە بوو میزەکەی خوێنی لەگەڵدایە. دوای پشکنین دەرکەوت کە بەردێکی هەیە بە قەبارەی 2 بۆ 2 سانتیمونی و لە ناو میزەڵدانی بۆیە بڕیارماندا لە ڕێگای نەشتەرگەریەوە و نازوور بەردەکەی بۆ بشکێنین وەکو دەبینن بەردەکە بەم شێوازە دەشکێ بە لێزەر و پارچە وردەکانیش بە ئامێرێکی تایبەت دەهێننە دەرەوە. پەیاممان ئەم شێوەیە ئەگەر هاتوو هەر چارەخوازێک هەستی کرد میزەکەی خوێنی لەگەڵدایە یان لە ڕێگای فەحسی تاقیگەیەوە خوێنی لەگەڵ بوو باشتر وایە بە زووترین کات سەردانی پزیشکی ڕاوێژکار بکە بۆ ئەوەی چارەسەری تەواوی وەرگێ بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی